هەر لەگەڵ پێشوازی مانگی پیرۆزی ڕەمەزان تۆڕی میدیایی کۆمەڵ و لە نێویدا کەناڵی ئاسمانی پەیام بە چەپکێک بڕگە و بەرنامەی ناوازە پێشوازی لەم مانگە پیرۆزە کرد. وأعلم ما تبدون وما كنتم. بەو پێش کە ڕەمەزان مانگی قورئانە، پەیام لە نێوپلان و تایبەتمەندی ئەم مانگەدا زۆرترین ڕووبەری بۆ قورئانی پیرۆز تەرخان کردووە. دیارترین بڕگە میدیایەکانی پەیام تایبەت بە ڕەمەزان کە گرنگی بە قورئانی پیرۆز دەدەن ئەمانن: بەرنامەی سەدای زێڕین، بەرنامەی قورئان و پیشە، بڕگەی منداڵانی لە بەرکاری قورئانی پیرۆز و بڕگەیەکی تایبەت بە خوێندنی قورئان لەلایەن قاریئە بەتوانەکانەوە بە ئاواز و سەدای هەست بزوێن. جگە لەم بەرهەمانە کە بۆ بەرزڕاگرتنی قورئانی پیرۆز تەرخان کراون، بینەران لە شاشە و سۆشیال میدیای پەیامەوە چەندین بڕگە و بەرنامەی دیکەی پەروەردەیی و ئاینی دەبینن. لەوانە بەرنامەی موسڵمانی ڕاست و ساخ کە نووسەر و ڕووناکبیر مامۆستا عەلی باپیر پێشکەشی دەکات. یەکێک لە هۆکارە هەر گەورە و گرنگەکانی کە موسڵمان پێیان دەبێتە موسڵمانی ڕاست و ساخ بریتێ لە ئیمان و عەقیدەیەکی ڕاست و دروست. هەر لەو چوارچێوێدا شاشە و سۆشیال میدیای پەیام لە ڕەمەزاندا چەندین بەرنامە و بڕگە و بەرهەمی هەیە کە هەمویان جگە لە جەختکردنەوە لە تایبەتمەندی مانگی پیرۆزی ڕەمەزان و ئەو کەشە ڕۆحی بەرجەستە دەبێت جەخت لە بڵاوکردنەوەی کللتوری لێبوردەیی و بەخشین و گێڕانەوەی شکۆ بۆ مرۆڤ دەکەن. ئەمە جگە لەو بیرهێنانەوەی ئەو بەها ئاینی و کۆمەڵایەتی و مرۆیانەی کە ئاشتی کۆمەڵاتی و پەروەردە و شیرازەی خێزانەکان بەرقەرار دەکەن. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا مایکی پەیام لە زۆرینەی شار و ئاواییەکانی کوردستانە تا دیمەن و تابلۆی ڕاستەقینەی ڕەمەزان و ئاوێتەبوونی لەگەڵ کللتوری کوردەواریدا نمایش بکات. لە دووتوێی هەواڵ و بەرهەم و بەرنامەکانی پەیام لە مانگی ڕەمەزاندا خەڵکی کوردستان خۆیان و تاموبۆی کوردەواری و مۆرکی ئاینی ڕەسەن دەبینن. پەیام پێش بەربانگ لە نێو ماڵەکانە، ئێوارانی ڕەمەزان لە نێو گوند و ئاواییەکانی کوردستانە، لە درەنگانی شەویشدا بە بەرنامەی مانگی من میوانی خێزانەکانە. بەرنامەکەماندا باس لەوە دەکەین چۆن مانگی ڕەمەزانی پیرۆز بکەینە ڕێشوێنێکی باش بۆ پەروەردەکردنی منداڵەکانمان. کەناڵی ئاسمانی پەیام لە مانگە پیرۆزیە گرنگی بەلایەنی قورئان خوێندن و لایەنە دینەکەی زۆر باش داوە و هەروەها لە پێویستە گرنگی بەم لایەنە بدرێت چونکە بەڕاستی بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگەمان زۆر پێویستە و هەروەها وەکو خۆم خوێندکارێکی زانکۆ پێویستە ڕەچاوی ئەوە بکەین کە قورئان خوێندن لە ئەم مانگە زۆر زیاتر پێویستە لە مانگەکان کە چونکە قورئان لە مانگە دابەزیوە و کەناڵی ئاسمانی پەیام زۆر دەستخۆشیان لێکن کە زۆر باش توانیانە پەرە بەم لایەنە بدەن چونکە بەڕاستی لایەنێکی زۆر گرنگە بۆ ژیانمان و بۆ هەم دینی و هەم دنیا و قیامەتیشمان چونکە بەڕاستی مرۆڤ پێویستێتی ئەو دنیاش بۆ خۆی بکڕێت. دەستخۆشیمان بە کەناڵی پەیام هەیە کە دەم ئەنگە ڕەمەزانە هەستاوان پەخشکردنی چەند بەرنامەیەک کە دینین کە کللتوری و خێزانین و سوپاسیانەکەین چونکە نەک تەنها لە مانگی ڕەمەزانە بەڵکو لە مانگەکانی تریشە پێویستەم بەرنامانە هەبن لە کاتێکدا کە وڵاتی ئێمە بەرەو هەڵدێرە ڕوا لە ڕێگەی چەند دەستگا و کەناڵێکی ترەوە کە هەوڵی بەلارڕێدابردنی کەلتور و عرفی جوانی ئێمە ئادرێ و سوپاسدانەکەین و دەستخۆشتان لێکەین. بەڵێ هەروەکو دەبینن کەناڵی پەیام زیاتر گرنگی بە بابەتە ئاینەکان و قورئان داوە لە مانگی ڕەمەزاندا کە ئەمەش بۆ هۆشیارکردنەوەی خەڵکەوەکو دەبینن کۆمەڵگای ئێمە بەرەو خراپی دەڕوا بەڵام پێویستە لە مانگی ڕەمەزاندا و لە هەموو مانگەکاندا هەموو کەناڵەکان پێویستە بابەتە ئاینیەکان پەخش بکەن. لە کاتێکدا بەشێک لە میدیاکان لە مانگی ڕەمەزاندا خەڵک و بینەری کورد بە درامای بیانی و بڕگە و بەرنامەی کاتکوشتن و ڕژاندنی پرسیاری گوماناییەوە سەرقاڵ دەکەن و لە کەشی ئیمانی ڕەمەزان دووریان دەخەنەوە. کەناڵی ئاسمانی پەیام وەک میدیایەکی ئیسلامی کوردی بەرپرسیار و خاوەن پەیام هەمیشە بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە میدیای کوردی بخاتەوە سەر ڕاستەڕێ و بینەری کورد بێنێتەوە ناو کەشی ئیمانی ڕاستەقینەی مانگی ڕەمەزان. بە تایبەت کە لە مێژوو کللتوری گەلی کووردا ڕەمەزان هەردەم مانگێکی شکۆمەند و ڕێز لێگیراو بوو. جوانیەکانی بوونەتە بەشێک لە کللتوری نەتەوایەتی ئەم میلەتە.